عێراق دەستی کردووە بە بەرهەمێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان و دەیەوێت بۆ چاودێریکردنی هێڵەکانی گواستنەوەی وزە بەکاری بهێنێت. 4 دەستگیرکراوی خۆپشاندان و ناڕەزایی خەڵکی شیلاتزێ لە هەولێر دادگایی دەکرێن. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند ئەگەر ڕێککەوتن بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق نەکرێت مەترسی لە سەرمانەوەی قەوارێ هەرێم هەیە. سڵاوتان لێبێت، گرنگترین هەواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش دەکەن. 4 دەستگیرکراوی خۆپشاندان و ناڕەزایەتی خەڵکی شیلاتزێ لە هەولێر دادگایی دەکرێن و بەڕاوەکەیان نێردراوەتە دادگا بۆ دیاریکردنی ڕۆژی دادگایی کردنیان. پارێزەر بەشدار حەسەن بەشارپرسی ڕاگەیاند دۆسیەی 4 لە ڕاگیراوانی شیلاتزێ گەیشتۆتە خامەی دادگای تاوانی 2 هەولێر. ئەوەشی خستووەتە ڕوو دوای گەیشتنی دۆسیەکانیان دادگا ڕۆژی دادگایی کردنیان دیاری دەکات. ئەوەش لە کاتێکدایە لە کۆتایی ساڵی 2018 ژمارەیەک هاوڵاتی شیلاتزێ خۆپشاندانێکیان ئەنجامدا و سەربازگەیەکی تورکیایان سوتاند. ئەمەش وای کرد بەشێک لە چالاکوانەکانی ئەو خۆپشاندانە دەستگیر بکرێن. ئەندامێکی مەکتەبی سیاسیەکێتی ڕایگەیاند ئامانج لە سەردانی شاندەکەی ئێران بۆ لای بەرپرسانی حیزبی و حکومی لە هەرێم ئەوەیە کورد بە یەک کاندیدی هاوبەش بگەڕێتەوە دانوستانەکانی پێکهێنانی حکوومەتی عێراق. سعدی ئەحمەد پیرەندامی مەکتەبی سیاسی یەکێتی کوردستان ڕایگەیاند ئامانج لە سەردانی شاندەکەی کۆماری ئیسلامی ئێران بۆ هەرێمی کوردستان ئەوەیە یەکێتی و پارتی بە یەک کاندیدی هاوبەش بگەڕێنەوە دانوستانەکانی پێکهێنانی حکوومەت. سعدی پیرە وتیشی هەنگاوەکانی ئەوان لە پێناو هاوکاری بۆ چارەسەری کێشەکانە چونکە درێژترین سنووریان لەگەڵ عێراقەیە و کاندیدی هاوبەشی کورد بۆ سەرۆک کۆمار یارمەتی خێراترکردنی هەنگاوەکانی پێکهێنانی حکوومەت دەدات. لە چەند ڕۆژی ڕابردوودا شاندێکی باڵای کۆماری ئیسلامی ئێران سەردانی هەرێمی کوردستانی کردو لەگەڵ بەرپرسانی هەریەک لە پارتی و یەکێتی و هاوکات بەرپرسانی حکومیش کۆبووە. بەهۆی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە لە مەیدانی ئاژەڵان لە هەولێر 2 کەس بە فیشەک بریندار بوون و پۆلیسیش دەڵێت پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ ڕووداوەکە کردووەتەوە. لە ڕاگەیەندراوێکدا وتەبێژی پۆلیسی هەولێر ڕایگەیاند بەهۆی بوونی کێشەیەکی کۆمەڵایەتیەوە پێکدادانی چەکداری لە ناو مەیدانی ئاژەڵان لە پارێزگای هەولێر ڕوویدا و بەهۆیەوە 2 کەس بریندار بوون. هۆگر عەزیز وتەبێژی پۆلیسی هەولێر لە ڕاگەیەندراوەکەدا ئاشکرای کردووە پەڕاوی لێکۆڵینەوەیان بۆ ڕووداوەکە کردووەتەوە و لە ئایندەیەکی نزیکیشدا زانیاری زیاتر دەخەنە ڕوو. لە ماوەی ڕابردووشدا چەندین جار بەهۆی کێشە جیاوازەکانەوە لە شوێنە گشتیەکان تەقەکردن ڕوویدا و بەهۆیەوە چەندین کەس بوونەتە قوربانی. ئەوەش لە کاتێکدای هەڵگرتنی چەک لە هەرێمی کوردستان بەپێی یاسا و چەندین ڕێنمایی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێم بە بێ مۆڵەت قەدەغەیە. ئەندامێکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند ئەگەر ڕێککەوتن بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق نەکرێت مەترسی لە سەرمانەوەی قەوارەی هەرێم هەیە. دکتۆر موسەنا ئەمین ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕایگەیاند چوارچێوەی هەماهەنگی و کوتلەی سەدر خەریکە بەریەک دەکەون و بەهۆی ئەوەشی چوارچێوەی هەماهەنگی شیعەکان دەیان گروپی چەکداریان هەیە ئەگەری ڕوودانی کودەتاش لە ئارادایە. ئاماژەی بۆ ئەوەش کردووە ئەگەر بەریەککەوتن و کودەتا کرا لە عێراق یەکەمین شت دەستورە هەڵدەوەشێتەوە کە هۆکارێکە بۆ مانەوەی قەوارەی هەرێم. موسەنا ئەمین و تووشێتی ئەو پشتیوانیە نێودەوڵەتەی کە بۆ مانەوەی هەرێم هەیە دەکرێت لە هەر کاتێکدا بێت کۆتایی پێبێت و ئەوەش هۆکارێکی تری نەمانی قەوارەی هەرێم دەبێت. باسی لەوەش کردووە پارتی بەرپرسی ئەم دۆخەیە کە دێتە پێشەوە ئەگەر تەوافقێک نەکرێت ئەوە دۆخێکی لەم شێوەیە ئەگەرێکی چاوەڕوان کراوە ئەو کات پشتیوانی نێودەوڵەتی هیچ بەهانای هەرێمەوە نایەت. ڕۆژ بە ڕۆژ لایەنە عێراقیەکان ناکۆکیان چڕتر دەبێتەوە و تا ئێستاش نەتوانراوە ڕێکەوتن لەسەر پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی عێراق بکرێت. عێراق دەستی کردووە بە بەرهەمهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان و دەیەوێت بۆ چاودێریکردنی هێڵەکانی گواستنەوەی وزە بەکاری بهێنێت. دەستەی پیشەسازیە سەربازەکانی عێراق ڕایگەیاند بە شێوەیەکی کردداری دەستیان کردووە بە بەرهەمهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان و دەیانەوێت لە سەرەتادا بە مەبەستی چاودێریکردن و دیدەوانی بەکار بهێنرێت نەک بۆ بواری هێرشبەری. محەممەد ساحب دەڕاجی سەرۆکی دەستەی پیشەسازیەکانی عێراق لە چاوپێکەوتنێکی تەلەڤیزیۆنیدا ڕایگەیاند فەرماندەی ئۆپراسیۆنە هاوبەشەکانی سەر بە وەزارەتی بەرگری عێراق داوای دروستکردنی فڕۆکەی بێفڕۆکەوانی بۆ بواری چاودێریکردنی هێڵەکانی گواستنەوەی وزە لێکردوون کە دەکرێت فڕۆکەکە لە داهاتوودا وەک فڕۆکەی هێرشبەریش بەکار بهێنرێت. لە ماوەی ڕابردووشدا عێراق بەرهەمهێنانی جۆرە تانکێکی ناوخۆیی بە ناوی کەفیل یەک ڕاگەیاندبوو. ئەوەش لە کاتێکدا پێشتر فەریق ڕۆکن قاسم محەممەدی فەرماندەی هێزە وشکانیەکانی عێراق ڕاگەیاندبوو چەندین گرێبەستی نوێیان کردووە بۆ هاوردەکردنی فڕۆکەی بێفڕۆکەوان و تۆپ هاوێژی پێشکەوتوو لە وڵاتی فەڕەنسا. خواتان لەگەڵ.
بێت.